بوونی چەکدارانی پێکاکە لە سنوورەکانی هەرێمی کوردستان کێشەی بۆ هاوڵاتیانی سیڤیلی هەرێمی کوردستان دروست کرۆ بە تایبەتی لە ناوچە سنووریەکان ڕووداوی ئەم دوایە عربەت و فڕۆکەخانی کشت و کاڵی عربەت و هێرشەی کە کرایە سەری بە تایبەت مەترسێکی زۆرتری دروست کردووە بە درۆن ناو شارەکانی هەرێمی کوردستان هەندێک شوێنی دەکرێتە ئامانج. تورکیا هۆشداری داوە کە بوونی چەکدارانی پەکەکە و پاڵپشتی سلێمانی بەرپرسانی سلێمانی لە پەکەکە مەترسی بۆ سەر خەڵکی سلێمانی و خودی شارەکە دەبێت سیاسەتەکان دەبێت شێوازێکی دیکە پێچەوانە بکرێنەوە. کۆمەڵێک پرسیاری گرنگ هەن سەبارەت بە چالاکیەکانی پارتی کرێکارانی کوردستان لە هەرێمی کوردستان. من لە میوانەکەم دەپرسم بەڕێز شێروان شەمێرانی چاودێری سیاسی لە سلێمانیەوە لەگەڵمە. بەڕێز شمێرانیم کاتت باش. بوونی چەکدارانی پارتی کرێکارانی کوردستان لە ماوەی ساڵانی ڕابردوو لە ناوچە سنووریەکانی هەرێمی کوردستان زۆرترین مەترسی بۆ سەر هاوڵاتیانی سڤیل و ئەو ناوچانە و بارودۆخی ژیان لەوێ هەبووە. ئێستا ئەم چالاکیانە هاتوونەتە ناو شارەکان، شەڕی دوو هێز لە ناو شارەکانی هەرێمی کوردستان دەکرێت. مەترسیەکانی چین بۆچی بەم شێوازە خاکی هەرێمی کوردستان بەکاردەهێنرێت؟ سپاس. بسم الله الرحمن الرحیم. ئەو مەسەلەیەکی هەرێمایەتیە بە پلەی یەکەم ئەو جۆرە حاڵەتانی کەەوە ئێستا ڕوئەدا لە هەرێمی کوردستان بەیان لە دەرەوەی هەرێمی کوردستان مەبەستم لە ناو هەندێ شارۆچکەی عێراقا یان شارەدەی عێراقا لە دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان لە پارێزگای مووسڵ یان هەر شوێنێکی تر ئەوە پەیوەندی بە سیاسەتێکی هەرێمایەتیەوە هەیە ئەوەیەکەوە ئاڕاستی ڕووداوەکان بەو شکڵە بکە هەندێک لەو دۆسیانەیەکەوە وڵاتان لەگەڵ خۆیانە لە نێوان خۆیانە بەکاری ئەهێنن، بەڵام ئەوەی کەوا سوتەمەنیەکەی بۆ هەتا ئێستا بریتێ بۆ لە هەرێمی کوردستان لەو بار و دۆخە ناسکەی کەوا ئێستا هەیە لە هەرێمە دیسان ئەمەش بارێکی تر هاتۆتە سەری ئەوەی کە لە فڕۆکەخانەی عربەت ڕوویدا بە شێوەیەک لە شێوەکان شتێکی چاوەڕوان کراوە بوو بەهۆی هەندێک ڕووداوی دوومانگی ڕابردوو لە نێوان عێراق و ئێرانە ڕوویدا، بەڵام ئەو تەهدیداتی کەوا کرا ئەوە خۆی بۆ خۆی جێگای داخەکەەوە کاتێک کە وڵاتێک لە دەرەوە بێت ڕاستەخۆ تەهدیدی پارێزگاک لە پارێزگەکانی هەرێمی کوردستان کە ئەمە خۆی بۆ خۆی چەند دەلالەتێکی هەیە. دەلالەتی یەکەم ئەوەیەکەوە یعنی دوو ئیدارەیەک دروست بووە، یان ئەو وڵاتە یەکێ لە وڵاتانە بە شێوەیەکی دوو ئیدارەی مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستان هاکە واتە فشار ئەخاتە سەر پارێزگاک جیا لە پارێزگاکانی تر کەواتە دوو سیاست هەیە لە هەرێمی کوردستانە، دوو سیاسەتی ئاسایشی دوو سیاسەتی سەربازی هەیە. حکوومەتی هەرێمی کوردستان زۆر بە ئاگانیە لەوەی کەوا ڕووی داوە ئەمە لەلایەکی تر فشارێک لەسەر پارێزگایەکی عراقی کاتێکەوە حکوومەتی عراقی بێدەنگە بە مەرجێک کە بەشێکە لەو ڕووداوانەی کەوا ڕوئەدا لەو ڕووداوە هەرێمایەتیەکەوە لە نێوان پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە هەیە حکوومەتی بەغا بەشێکە لەو سیستەمە هەرێمایەتیە ئەو ئاگاشی لێ، بەڵامێکی بێدەنگە ئەمە خۆی بۆ خۆی ئەوش جێگای پرسیارە. باشە بەڕێز شێروان تەنیا سلێمانی کەوێتە مەترسی و هەڕەشانەوە یا هەموو هەرێمی کوردستان لە مەترسیدایە لە ئەنجامی و هەڕەشانەی کە تورکیا باهۆی چالاکیەکانی پەکەکە لە سنووری سلێمانی هەیەی ئەمە تەنیا بۆ سلێمانیە؟ مەسئلەکە تەنها سلێمانی نییە، بەڵام هەتا ئێستا تورکیا بەڕاستەوخۆ تەهدیدی هیچ شارێکی هەرێمی کوردستانی نەکردووە پارێزگای سلێمانی نەبێ، ئەمە خۆی بۆ خۆی هەندێک ناونیشان لە خۆ ئەگرێ. ئەوەی کەوا لە مەترسی بووە لە ساڵانی ڕابردوو بێگومان لە دهۆک لە هەولێر لە خودی سلێمانیش بەهۆی هەندێک کاری سەربازی یان هەندێک بوونی پەکەکە لە ناو هەرێمی کوردستانە بەبێ ئەوەی کەوا هەماهەنگیەک لەگەڵ ئیدارە یان لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە بکرێ خۆی بۆ خۆی ترس بووە زۆرینەی لادیەکان یعنی سەدەها گوندنشین هەزارها گوندنشین و سەدەها گوندی هەرێمی کوردستان بە تووشی زەرەر بۆ یعنی زەرەرمەند بۆ بەهۆی ئەو سیاسەتەوە ئایا پەکەکە بێ یان بوونی سەربازی تورکیا وەک بیانوویە گیراوە بۆ ئەوەی کەوا فشارێکی ئابووری یان فشارێکی سیاسی و سەربازی بخرێتە سەر هەرێمی کوردستان. کۆی هەرێمی کوردستان و شکۆی حکوومەتی هەرێمی کوردستانش لەکەدار ئەکرێ کاتێکەوە هێزێک لەگەڵ وڵاتێکە ڕاستەوخۆ لە ناو خاکەکەیە ڕوبەڕووی یەکتری ئەبنەوە. باشە پێشووتر ئەگەر تورکیا بۆردمانی ناوچە سنووریەکانی هەرێمی کوردستانی دەکرد دەیگوت کە بۆ ڕوبەڕووبوونەوەی چەکدارانی پەکەکەیە، بەڵام هیچ کاتێک هەرێمی کوردستانی بە پاڵپشتیکردن لەو چەکدارانە تۆمەتبار نەکردووە. ئەم جارە ڕاستەوخۆ بەرپرسانی سلێمانی تۆمەتبار دەکات کە پاڵپشتی پەکەکە دەکەنەوە بەکاری دەهێنن بۆی کە جۆرێک لە دووبەرەکی لە ناو هەرێمی کوردستان دروست بکەن. ئایا ئەمە ئاماژێکی مەترسیدار نییە بەم شێوازە گۆڕینی هەڵوێستەکانی تورکیا بەرامبەر بە پارێزگایەک لە هەرێمی کوردستان؟ ئەوە لە سەرەتا ویستم ئەوە بڵێم ئەوە مود، بەڵام ئەمە دوو خاڵەیە. خاڵی یەکەم ئەما دوو ئیدارەی دروستکردنێکە لەلایەن تورکیاوە واقعەکە تورکیا بە زمانی حاڵی خۆی ئەوەیەکەوە لە هەرێمی کوردستانە دوو سیاسەتی ئەمنی هەیە
و بێتاقەتکردنێکی حکوومەتی هەرێمی کوردستانیش ئەڵێکەوە تۆ دەسەڵاتت نییە بەسەر سلێمانیە و لە ڕابردووشە ڕاستەوخۆ وەزیری دەرەوەی تورکیان سەرۆکی میت ئەو قسەیان کردووە کەوا پەکەکە لە ئازادە لە سنووری پارێزگای هەرێمی لە پارێزگای سلێمانیا لە هەرێمی کوردستانە ئەمە خۆی بخۆی ئەمە جێگای داخە ئەمە جێگای کەفەتێکەوە بەم شێوەیە وڵاتێک بێ مامەڵە لەگەڵ پارێزگای هەرێمی کوردستانە بکە و سەیریشەکەەوە هەتا ئێستا پارێزگاری سلێمانی یان خودی ئیدارە لە پارێزگای سلێمانی ڕاستەوخۆ ئەو زانیاریانەی کەەوە پێویست بێ ئەماهەنگیەک لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە نیانە جێگری سەرۆکی هەرێمی کوردستان بەڕێز قوبا تاالبانی ئەبواە لەگەڵ سەرۆکی هەرێمە یان لەگەڵ دەستگا پەیوەندیدارەکانە ئەو مەسلەی تاوتۆ بکردایە ئەوەی کەەوە پێویستە بوترەیە بۆ ئەوی کەەوە دەرگا نەکرێتەوە ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم ئەوەی کەەوە تورکیای بێتاقەت کرد بەو شێوە ڕاستەوخۆیە مامەڵە بکە بریتە لە ئەو پەیوەندیە لە ئەو ڕێکەوتن ئاسایشەی نێوان بەغدا و تاران دش بە پارتی دیموکراتی کوردستانی ئێران و دش بە کۆمەڵەیان لە گروپە چەکدارەکانی ئێران کوردەکان لە تورکیا و ڕاستەوخۆ هەرێمی کوردستان و حکوومەتی بەغدا پەیوەندیانی پابندی خۆیانیان دەربڕی بەرامبەر بە ئێران بەڵام بەرامبەر بە تورکیا ئەمە ناکەن ئەوە شتێکی دیارەکەەوە تورکیا ئیجباری ئێران بکە و ئیجباری پارێزگای سلێمانی بکە ئەوەی لەگەڵ ئێرانە کردان بەرامبەر بە پارتە کوردە چەکدارەکان ئەبێ لەگەڵ ئەنقەرەش هەبی باشە ئەوەی کە بەرامبەر بە پارتەکانی ڕۆژهەڵاتی کوردستان کرا ڕێککەوتنێکی ئەمنی نێوان ئێران و عێراق بوو بۆچی تورکیا ڕاستەوخۆ لەگەڵ عێراق لەمبارەوە قسە ناکات بۆچی لەگەڵ پارێزگایەک مامەڵە دەکات ئایا ئامانج و مەبەستێکی دیکەی هەیە؟ یەکەم تورکیا کاتی هاکان فیدان لە مانگی ڕابردوو هاتە بەغدا ڕاستەخۆ بە عێراقەکانی وتووە لەواچێ حتمما بە سەرکردایەتیان بە کاقوبادیشی وتبێت و کاقوبادیش خۆی سەردانی تورکیا کرد کەوا پێویستە پەکەکە وەک ڕێکراوێکی تیرۆریست ڕاستەخۆ لە پەرلەمانی عێراقەوە بناسێنن و پاشان هەنگاوی دیکە بنرێ تورکیا داوای ئەمەی کردووە بەڵام بۆچی ڕاستەوخۆ پارێزگای سلێمانی چونکە ئەو تورکیا وەکوتم ئەوێ نامەیە بگەێنێ ئەو سیاسەتە ئەمنەی لە پارێزگای سلێمانیا هەیە هەرێمی کوردستان لی بێ ئاگایە ئەمە یەک دوو ئەگەر ئێران گورزی بۆ شاندایە لە هەرێمی کوردستانی ئەدا لە زرگوێزی ئەدا لە کۆی سنجاقی ئەدا لە شوێنەکانی تری ئەدا بە هیچ شێوەیەک ئێران بە ساڕۆخی بالیستینە ئەنا بە بەغاوەیان بە شوێنێکی ترەوە چونکە پارتە کوردەکان لە هەرێمی کوردستانان لە عێراقانین بۆ هەرێمی کوردستانیش پابندبوونی خۆی دەربڕی بەو ڕێکەوتنامەی نێوان بەغدا و تاران تورکیا ئەوێ ئەمە بکە فشارەکە لە هەرێمی کوردستانە ئەوەیە ئێران لە پێشتردا هەرێمی کوردستانی بەردومان کردووە دیسانەوە ئەیڵێم تورکیا ئەوێ بڵێ ئەوەی کەوا لە هەرێمی کوردستانە ڕوئەدا لە سلێمانی ڕوئەدا پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە نییە ئیدارێکی سربەخۆیە لە سلێمانی بەڵێ بەڕێز شێروان شەمێرانی چاودێری سیاسی زۆر سپاس لە سلێمانیەوە لەگەڵ کوردستان 24 بووی